ماوەیەکە دیارنی سەبەب چییە؟ وەڵی بەڕاستی کاری هوەری نییە ئێستا ئەوەی کە هەش بێ لەوانەیە من خۆم قەناعەتم پێ نەبێ کە ئیش ناکەم. باشە هۆکاری قەناعەت پێ نەبوونەکە چییە؟ لەوانەیە لە نەسەکەم بەدڵ نەبێ یا کارەکتەرەکەم بەدڵ نەبێ ئەگەڕێتەوە بۆ ئەوە. ئاڵەخان زیاتر خۆت لە کاری کۆمیدیا ئەبینیتەوە یاخود لە کاری جادا؟ لە هەردووکیانە چونکە لە هەردوو بوارەکەیە کارم کردو و لە هەردووکیشیانە سەرکەوتوو بووم. کامیانە زیاتر پێی مرتاحی؟ بە کۆمیدیاکە. ئەو ئەکتەرانی کە ڕۆڵیان لەگەڵ ئابینی ساڵانێکە نێوانتان چۆنە لەگەڵ کامیانە مرتاحی؟ طبعاً لەگەڵ هەمویانە مرتاحم. من زۆرترین کارەکانم لەگەڵ کاکمار حەسەنایە. ئێمە لە ساڵی 1992 لە بەرنامەی کەشکۆڵەوە بووین بە دوو هاوڕێی دڵسۆزی یەکتر خەمخۆری یەکتر لە هەموو کارەکانە زیاتریش بێکەوە دەورە بینین. جا ئەو زیاتر کە کاری کۆمیدیەکەین لە نەز دەرەچێ من جاری وایە ئەیهێنمەوە بەر بە حیوارێ بە دوو حیوارە هێنمەوە بەر بە ڕاستی ئیشکردن لەگەڵیان زۆر خۆشە زۆر مرتاحم. ئەمە قاڵبی جدیات نەوێ بەس لە ئیشکردنە کامتان مسەیترن بەسەر یەکتریا لە ڕۆڵبینینە؟ وەڵایی وەکو حیوار من چونکە زۆر جار لە حیوار دەرەچێت ئەبێ بیهێنیتەوە وەکو ناحیەی حرەکە و ئەوانەی تر هەردووکمان وەکو یەکین. ئاڵەحان ئەمێ ئەو پرسم تەندروستی و چۆنە؟ سپاس بۆ خوا باشم تا ئێستا باشم الحەمدولله. ڕۆژانە بە چێوە سەرقاڵی؟ وەڵایی بەس دەوام و دایرە.